لە نێو ئەم خانووەدا پیاوێکی تەمەن 70 ساڵ دەژی کە بۆ ماوەی 33 ساڵە گۆشتی نەخواردووە و سەردانی پزیشکیشی نەکردووە. سابیر حەمید غەنی کە مامۆستایەکی خانەنشینە، سفرەکەی هەمیشە بێچەوری و بێگۆشت و خوێ و شەکرە و هەروەها خۆی پزیشکی خۆیەتی. وەڵام من ڕۆژی 3 جار نان ئەخۆم، هەتا ئیمکانیش لە بین نانەکانە نان ئەخۆم، هەم خواردنەکانم هەموو ڕووەکین. بۆ نمونە بەیانی لە خەوەڵەسم بەڕۆ ئەخۆم، پرتقاڵە، بادەمە، بادەمی تاڵە، سێوە، ئەم شتێ لە ڕۆکێ لە ئەخۆم. ئەنە بۆ نمونە ئەگەر زگچوون بێت سیر و لیمو بەسرە ئەکوڵێنم و ئاوەکەی خۆمەوە باشەوم. یا کۆگە هەڵامات بگرم خۆی هەر بە سروشتی خۆی چاکێتەوە، بەڵام ئەگەر هەریش بزانم باش نێتەوە ئەو شێرتێنە خۆم 6 گەلاس بەیانیان 2 ساعتی قاوەتێکم خۆی لە شێر خۆیان نامێنێت. لە ماڵی ئەم مامۆستایەدا هەمیشە 2 سفرە دەڕازێنرێتەوە، سفرەیەکی پڕ لە چەوری، سفرەیەکیش بەبێ گۆشت و چەوری و خوێ. وەڵا من گۆشتە خۆم، بەخوا گۆشت بێ کول ڕۆژێگەی خۆم، مامرێ گۆشتێ ماسیێت گچ شتێکە خۆم. ئەو حەقی بۆ ئێمە نییە، ئێمە هەرچی بکەین ئێژم پێژم تۆزێ بخوا هەر لەبەر ئەوە بنووسێت دڵمانەژێنە وەڵە نایخۆم تامی ناکەم. ئەرە وەڵا خزان ئەوە جاکەم نیسکێ و برنجێ 2-3 سەرگ پیات وەساقیتی یەکەم و زەردەچۆیت یەکەم و ئەکولێت و ئەکوژێنەوە بخۆی وارێ خۆ. ئەوەی مامۆستا سابیر نیگەران دەکات پێداگیریەکانی خەڵکە لەوەی لەگەڵ ئەواندا گۆشت و چەوری بخوات. هەمووی حەز لە ئەم گۆشت و ڕۆن و ئەمانە ئەکا و هەمویان حەز لە شی ئاژەڵیەکەن و منش لێ ناکەم، دایمەن ناڕەحەت مەکەن ئێژبارەکەم بخۆ و ئەمە باشە و نازانم چی و ئەمانە سانی. مامۆستا سابیر ماوەی 42 ساڵ وانی وتووەتەوە لە سنووری پەروەردەکانی دیالە و گەرمیان و سلێمانی و دهۆک. ئەو چەندین چیرۆکی سەیر و سەمەرەی لایە لە کاتی گەشتکردنی لە نێوان شارەکان و ڕووکردنە جێشخانەکان. من زەڕایەن لێرە نانمان خوارد، خاوەن ماتەما دۆتی تو چیە خۆی تەماتەی برژیا ئەخۆم. وتم خۆیشی مەکە، وتی چۆن گۆشت ئەمانە ناخۆتم نەوەڵا من بەس تەنیا تەماتێ خۆم، تەماتەکەیش با خوێنەکە پێوە. زۆر سەری سوورمالیەم و دواسا وەختی پارەمان داوەتی تۆ پارەت نییە، پارەی لەسەر تۆ نیە. ئاخ بۆ جوانی، داغ بۆ جوانی. مامۆستا سابیر شێوازی تایبەتی خۆی هەیە لەوانە وتنەوەدا و سەروداویشی لەگەڵ ئەدەب و شێعرە کلاسیکەکاندا هەیە، بە تایبەتی شێعرە سادە و ساکارەکانی قانع و پیرەمێرد. ئەلمۆدەی بێ بە قوربانی. مامۆستا سابیر بمەوەی 33 ساڵە لەسەر سفرەکەی تەنها و تەنها خۆراکە ڕۆکیان نابینرێت. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمە خۆراکیە تەندروستەی کە سەردەمانێکە پێڕەوێکە. ئەمە ژوای کردووە کە ئەو سەردانی دکتۆر نەکات و وەختێکیش کە نەخۆشەکەوێ چارەسەری سروشتی بەکاربهێنێت. ڕەباز مەجید دەنگی ئەمریکا کەلار.